بچینە لای تەورەکانی ئەمڕۆمان. یەکەم تۆریشمان تەورێکە پەیوەستە بە من یەکسەر بەم شێوازە باسی لێوەکەم، یعنی کەسی بەهێز کێ و کەسی لاواز کێیە. یعنی هەمیشە ئێمە لە ڕووی دەروونناسیەوە چۆن ئەم کەسانە جیاکەینەوە، چکات زانین و کەسانی کە بەهێزن هەمیشە بڕواان بەخۆیانەیە، هەمیشە متمانیان بەخۆیانەیە، هەمیشە توانن خۆیان کار لەگەڵ خودی خۆیان بکەن و بتوانن بە شێوازێکی باش پلان بۆ ژیانی خۆیان دابنێن. ئێو کەسانی کە لاوازن ئایا هۆکارەکەی گەڕێتەوە هەرمە لە منداڵیەوە بەم شێوازە لاوازیە هاتوو لە شتەکانە ترسێ و ناتوانێت متمانی بەخۆی بێ و ئەمانە و چەندین پرسیاری تر بە میوانداری زۆر بەڕێز کاک نەبەست کەمال وەکو دەروونناس کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆی ئەگەر بفەرمێ. کاک نەبەست فەرموو. بەیانیت باش. بەیانی باش بەخێر بێت فەرموو. زۆر بەخێر بێت کاک نەبەست. دووبارە سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر بەخێر بێت. من یەکسەر بۆ دەستم پێ کرد، یەکسەر نەچوومە لای گرنگیدان بە خود و گرنگی لە ڕووی دەروونناسیەوە. با یەکسەر لەوە دەست پێ بکەین کەسی بەهێز و کەسی لاواز ئەمانە چۆن ئێمە لە ڕووی دەروونناسیەوە دەستنیشانیان کەین. بەڵێ بێگومان ئەتوانم بڵێم کەسی بەهێز ئەو کەسێ پێش هەموو شتێک متمانەی بەخۆی هەبێ. متمانە بەخۆبوونی شواتە بتانی پشت بە خۆت ببەستی لە جێبەجێکردنی ئەرک و کاری ڕۆژانەتدا، یعنی پشت بەو توانایانەی کە خۆت هەتە و بزانی تۆ کۆمەڵی توانات هەیە، بتانی پشت بەو توانایی خۆت ببەستی، بەتەمان نەبیت کە با بڵین ئەرک و کارەکانت بێ بەگەڕخستنی تواناکان بۆ جێبەجێ ببن و ئەرک و کارەکانت بەبێ شەڵەژان، بەبێ نیگەرانی، بەبێ یعنی هەندێک شت کە جاری وایەت دوایی لە نیشانەکان ناتوانانی ناماژیان پێ بکەینەوە کەسانی کە متمانیان بەخۆ نییە، بەبێ ئەوانە بتانی ئەرک و کارەکانی خۆت جێبەجێ بکەیت. ئەمە مانای ئەوەیە کە تۆ متمانت بەخۆت هەیە و ئەتوانی با بڵین پشت بەخۆت ببەستی. پێچەوانەی متمانە بەخۆبوون ئەتوانم بڵێم هەست بە کەمیکردنە، یعنی ئەگەر مرۆڤ متمانەی بەخۆی نەبوو هەست بە کەمیکردنی بۆ دروستە بێ، هەستەکە کە ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە، هەستەکە کە جاری وایە یعنی کۆمەڵی شتی تری ڕۆژانە لە دەوروبەریە هەست ئەکا با بڵین ئەو توانایی نییە کە کۆمەڵێک ئەرکوکاری ڕۆژانە یان ئەوەشی کە تەبەن دووبارە ئەبێتەوە یان کۆمەڵی شتی ترکێتە ناو ژیانی ئینسانەوە ناتوانێت بە شێوەیەکی ئاسایی مامەڵەیان لەگەڵاکە، ناتوانێت پشت بەخۆی ببەستی. ئەمە ئەتوانم بڵێم یعنی پێچەوانەی متمانە بەخۆبوون جۆرێک لە هەستکردنە بە کەمیکردن. متمانە بەخۆبوون لەو سنوورەیە بێگومان یعنی شتێکی زۆر پێویستە، کاریگەری زۆر گەورەی لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە بۆ پێگەیشتنیان، بۆ هەروە بۆ ئەوەی کە بتوانن بە ئامانجەکانی ژیانیان بگەن. ئەگەر مرۆڤ یعنی ئەم متمانە بەخۆبوونەی نەبێ ناتوانێت با بڵین پێ بگا لە ژیانە، ناتوانێت بە ئامانجەکانی بکە، ناتوانێت ئەرک و کارەکانی وەکو پێویست جێبەجێ بکە. بەڵام بە پێچەوانی ئەمەشەوە یعنی لە هەموو شتەکە لە سنوور دەرچوون دیسان جۆرێک کێشە لە مرۆڤ بۆ دروستەکە. ئەگەر ئینسان مرۆڤ یعنی زیاد لە پێویست زیاد لە سنووری خۆی بۆ نمونە یعنی کۆمەڵە شت هەیە بێگومان مرۆڤەکان لە توانایانە نییە بیکەن، یان کۆمەڵی ئەرک و کاری ئەرکی ئەو نییە بیکات. کاتێک کە مرۆڤ یعنی زیاد لەم سنوورە دەرچوو جۆرێک لە سەرسامی زیاتری بۆ خۆی بۆ دروست بوو، یان جۆرێک لەوەی کە بیاوێت لە هەموو کارێکە دەستی هەبێ، قسەی هەبێ، شتی هەبێت و ئەمانە. ئەمە بێگومان ئەتوانم بڵێم لە سنوور دەرچوونە دیسانی یعنی هەندێک کێشە بۆ ئەو کەسە دروستەکە لە ڕاستیە و کێشەکان کۆمەڵێک با بڵین کاریگەری سەلبی لەسەر ژیانی ئەو کەسە دروستەکەن، یعنی ئەو کەسانە ئەتوانم بڵێم لە ناو خەڵک و کۆمەڵگایە یعنی بە شێوەیەکی باس ناکرێت و دیارە ئەو کەسانە با بڵین پێیانەوە دیارە بە قسەکردنیانە بە هەڵسوکەوتیانە بە کۆمەڵی شتیانە. ئەمە ئەتوانم بڵێم یعنی لە سنوور دەرچوونە لەوەی کە تۆ تواناکانی خۆت نەناسی و زیاد لە تواناکانی خۆت زیاد با بڵین لەو سنووری ئەرک و کارێک کە بۆ دیاری کراوە تۆ قسە بکەی یا هەڵسوکەوت بکەی یان لە خۆت بڕوانی و ئەمە جاری وایە ئینسان تووشی کۆمەڵێک
هەڵا ئەکا بەڕاستی. زۆر باشە مرۆڤەکان ڕنگدانەوەی هەڵسوکەوتەکانیان لە گەورەیە ڕنگدانەوەی هەڵسوکەوتەکانیان لە مناڵیا کەواتە پەروەردەی خێزان تا چەند گرنگە لەوەی کە من منداڵێک پەروەردە بکەم و بیخەمە ناو کۆمەڵگاوە لەوەی کە مناڵێکی بەهێز بێت هەمیشە ئەو خاڵە لاوازبوونانەی کەتیایەتی درکی پێ نەکرێت و هەستی پێ نەکرێت هەمیشە خۆی بە بەهێزی پیشان بات. بەڵێ پرسیارێکی زۆر جوانەیە گەر بمانەوێت با بڵین قسە لە هۆکارەکانی متمانە بەخۆ نەبوون بکەین. هۆکار چییە کە هەندێک کەس متمانەیان بەخۆیان نییە ترس و شڵژانیان هەیە لە ئەنجامدانی ئەرکوکارەکانیان کەسێتێکی بەهێزیان نیە کەسێتیان لاوازە لە ناو خەڵکو و کۆمەڵگایە تەمان بەپێی تەمەنیش یعنی کەسی وایە تەمەنێکی زۆریشی هەیە ئەزمموی هەیە لە ژیانە بەڵام هەستەکەی هەر ئەم متمانە بەخۆ نەبوونی پێوە دیارە. خاڵی یەکە متمانم بڵێم یعنی هۆکارەکە لە خێزانەوە دەست پێەکە لە ڕاستیە ژینگەی خێزان یعنی لە هەموو ڕوویەکەوە کاریگەریەکی زۆر سەیری لەسەر مناڵ هەیە ئەم ژینگەیە چەندێک لەبار و دروست بێ هەر خۆی ژینگەکە بە شێوەیەکی تەبیعی لەبار و دروست بێ ئەم مناڵە بە شێوەیەکی ئاسایی و لەبار و دروست یعنی پێگا یعنی بۆ نمونە گەر تۆ نەمامێک یعنی درەختێک لە باخچەیەکە ئەنێژیت ئەم درەختە با بڵین یعنی شوێنەکەی خۆری بەرەکەوێ ئاوی بە ئاسانی ئەگاتێ خاک و گڵەکەی باشە ئەمانە یعنی ئەمانە هەر خۆی ژینگەکە باشە ئەم ئیتر تۆ زۆر مانوو نابی بەم درەختەوە توانم بڵێم یعنی خۆتۆ دوایی ناچی با بڵین بەرهەم بە درەختەکەەوە بکەی ئەم درەختە خۆی بەرەیات و ئەم درەختە خۆی پێ ئەگات و گەشەکە یعنی مناڵیش لە ڕاستیە لە ناو ژینگەیەکی باش و تەندروستە بەم شێوەیە پێبگا لەواچێ زۆر ماندووبوونیشی نەوێ یعنی گەردایەک باوک ئەوانی تر ئەندامانی تری خێزانەکە هەمویان ئەرکەکانی خۆیان هۆشیار بن بەرامبەر بە ئەرکەکانیان لە ئاستی خۆیانە بۆکو پێویست جێبەجێ بکەن بەرامبەر بە یەکتر ئەرکەکان جێبەجێ بکەن بەبێ کێشە بەبێ گرفت بەبێ ئەوانە بەبێ ئاڵۆزکردنی ژینگەکە ئەم مناڵە یعنی بە شێوەیەکی ئاسایی وەکو بڵێ بەبێ زۆر پێوتنیش یعنی تۆ پێویست ناکە خۆ مناڵ یعنی پێویست ناکات تۆ بە بەردەوامی قسەی بۆ بکەیت و وا بکە و نازانم چی ئەوانە تۆ ژینگەکەی بەم شێوەیە بۆ بسازێنی ژینگەیەکی دوور لە کێشە و ئاڵۆزی و ئاژاوی ناوماڵ و نازانم چی ئەوانە کە تەڵەن هەندێکی یعنی لە تێنەگەیشتن و نەبوونی هوشیاری و ئەو شتانەوە سەرڕاڵدا هەندێکی تری هۆکاری دەرەکیە یعنی بۆ نمونە نەداری کۆمەڵێشتی تر یعنی وا ئاکات کە ژینگەی ماڵ ژینگەیەکی ئاسایی نیە ئەم مناڵە کۆمەڵێک کێشەی بۆ دروستە بێت لە هەموو ڕوویەک جایەکی لەو کێشانە لە ڕاستیە ئەتوانم بڵێم متمانە بەخۆ نەبوونا یعنی کاتێک کە مناڵ لە ناو خێزانێکە گەورە بێ کێشە و ئاژاوی تایە جۆرێک لە یەکتر شکاندنی تایە یان با بڵێن لە نێوان هاوسەرەکانە یان دوایش یعنی کە مناڵ بەرەبەرە زمانی قسەکردن لەگەڵ یا زمانێکی دروست نەبێ زمانی بۆ نمونە تووڕەبوون و هەڵچوون و نازانم ئەوەی یعنی کە مناڵ هەل لەو سەرەتایە و ترسی بۆ دروست هەبێ یعنی کاتێک کە تۆ بە تووڕەبوون و هەڵچوونەوە قسەی لەگەڵاکەی یان بەتەمابیت بە هەڕەشە و بە گوڕەشە و بە کۆمەڵەشت یعنی کۆنتترۆلی بکەیت یانەوەی بواری ئەوەی نەدەیکە قسەکانی بکە کە داواکاریەکانی جێبەجێ بکە ئەم مناڵە بەرەبەرە یعنی هەست بە کەمی بۆ دروست هەبێ متمانەی بخۆی نامێنێ ترس و شڵەژانیە بێ لە قسەکردن لە بیرکردنەوە تەنانەت یعنی هەرڵێن نەوەک ئەو شتم لێ بووە شێتەوە دایکم بەدڵی نەبێ یا باوکم بەدڵی نەبێت و ئەمانە یعنی ئەم جۆرە مامەڵەکردنەوە ئەم زمانی قسەکردن بەو شێوەیە یعنی بەتایبەت مناڵەگەر هەڵەیەکیش بکا بۆ نمونە چ پێویستەکاتەوە ئەم مناڵە بشکێنی یعنی یان با بڵین هەندێک ناوبردننی یعنی هەڵا هەندێک وشە بەسەر زمانی ئێمایەت بەرامبەر بە مناڵ یا ئەوە تۆ مناڵێکی نەزانی یا تۆ مناڵێکی هاروهاجی یا تۆ نازانم چیت یعنی کۆمەڵێ شت هەیە هەر هەندێک وشەی نابەجێن بەڕاستی ئەوەی کە یعنی زۆر هەتا وشەی تەمەڵ یعنی بۆ نمونە ئەم جۆرە شتانە ئەمانە یعنی کە تۆ بەرامبەر بە مناڵ بەکاری هێنی یان بەتەمابی و مناڵە وەکو تۆ بیر بکاتەوە ئەمەوە کاتەم مناڵە هەر لەو سەرەتایەوە هەست بە کەمیکردنی بۆ دروست ببێ جۆرێک لە ترس و شڵەژانی بۆ دروست ببێت لە قسەکردنیان دیار بێت لە بیرکردنەوەیان دیار بێ لە هەڵس و کەوتیا دواتر دوای ژینگەی ماڵ کە وەکو بڵێنەوە هۆکارە سەرەتاییەکان لەوێەوە دەست پێەکەن لە ڕاستیە وتمان بە پێشەوانەوە تەمانەگەر ژینگەکە ژینگەیەکی ساز و لەبار بێ ئەوان بە هێز و بە متمانە بەخۆبوون و بە با بڵین ئەوە بە بیرکردنەوەیەکی باش و بە توانایەکی باشی قسەکردن وانێت کە تۆ مناڵ بەردەوام قسەی پێ ببڕی نێڵی بیر بکاتەوە نێڵی شتەکانی بڵێ نێڵی داواکاریەکانی بکات و ئەمانە یعنی توانە قسەکردنیشی ئەتوانم بڵێم لاوازە بێ کەیەتە ناو کۆمەڵگاشەوە ئەم لاوازیە یعنی هەڵگری ئەم جۆرە لاوازیانەیە بە پێچەوانەوە گەروانە بێ هەڵگری کۆمەڵێک خاڵی هێزە لە کە تۆ لە قوتابخانە و لە دەوروبەرە هەستی پێەکەی دوای خێزانە بێ
باز لە قوتابخانە بکەین بێگومان قوتابخانەش یعنی ڕۆڵێکی گەورە و گرنگ ئەبینێ لە داڕشتنی کەسێتی تاکەکانە هەر لە سەرەتای مناڵیەوە بەتابێت یعنی و قۆناغ زۆر گرنگە لە ڕاستیە مامەڵەکردن یان با بڵێن ژینگەی قوتابخانە بەگشتی یعنی چەندێک ژینگەیەکی لەبار و ئاسایی بێ چەندێک ژینگەیەک بێ با بڵین پڕ بێت لە جۆرێک لە مامەڵەی دروست و جوان و ئازادی قسەکردن و هەڵس و کەوت و یاریکردن و ئەوەی کەم بڵێن مناڵ خەونی پێوە ئەبینە کە ئەچێتە قوتابخانە مناڵ هەمیشە پێشەوەی بچێتە قوتابخانە وازانەیە یعنی بۆ باخچێک لە باخچەکانی بەهشتە ڕوە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێتە قوتابخانە ئەوە نەبینێ هەر لەو سەرەتایەوە تووشی با بڵێن جۆرێک لە شۆک و ئەوانە ئەبێ وەکو بڵێ ئەو وێنەی قوتابخانە لە بەرچاوی ئەگەر ئەو وێنەیە نەبێت کە خۆی تەسەووری کردویان بیستویەتی هەر لەو سەرەتایەوە کێشەی بۆ دروست بێگومان یعنی مامەڵەی مامۆستا ئیدارە قوتابیانی تر ئەمانە چۆن بێ لەگەڵ ئەو مناڵانەیە یعنی مناڵ بەتایبەت یعنی زۆر گرنگە کە مناڵ هەڵاکات لە قوتابخانەش بە شێوەیەکی دروست یعنی حتا پێویست ناکات تۆ بڵێ هەڵەت کردووە وا پێویستە کە تۆ ڕاستەکەی پیشان بی یعنی مناڵەکە هەڵس و کەوتێکی هەڵاکە بۆ نمونە لەسەر کورسیەکە شت دەنووسێ ئێمە گەر پێی بڵین تۆ لەسەر ئەم کاغەزە شت بنووسە وەرە لەسەر بۆردەکە شت بنووسە یعنی تا ئەو ڕادەیە کە تۆ نابێ پێی بڵێ ئەمە هەڵەیە بڵێ ڕاستەکە ئەمە ڕاستەکەی پیشان بێ ئەو یەکسەر وەکو بڵێ شتە ڕاستەکە لە هەڵس و کەوتی ئەوە دواتر لە کۆمەڵگاشە ئەم مامەڵەی هەڵە یعنی کاریگەری لەسەر کەسێتی گەنجان لەسەر کەسێتی لاوان یعنی تۆ لە کۆمەڵگایە بۆ نمونە مرۆڤێک هەڵەیەکی لێوەشێتەوە حتا تاوانێکی لێوەشێتەوە یعنی پێویست ناکات تۆ ئێمە ببزانین یعنی مرۆڤ هەڵاکە مرۆڤ تاوانەکە مرۆڤ تووشی ئەوانە ئەبێ من باسیەوە ناکەم یعنی کە بە بەردەوامی سەرکاتە تاوانکردن و ئەو شتانە هەرچەندەوانی جەرەبێ ڕێو شوێنی دروست بۆ چارەسەرکردنیان بگیرێتە بەر بەڵام کاتێک کە ئینسان هەڵەیەک لە دەستی دەرەچە جاری وایە شتەکە زۆر سادەیە یعنی ئێمە کردومانە بە هەڵە بیرکردنەوەی ئێمە کردوێتی بە هەڵە حتا تەنانەت یعنی ئەگەر تاوانێکیش بێت تاوانێکی تا نازانم بڵێم هەر چیەک بێت چەند گەورەش بێ هەربێ ڕێو شوێنی باش و دروست یعنی بە ئاراستەی ڕاستکردنەوە پێویست ناکە هەموو کۆمەڵگای یعنی بکەوێتە سەر کۆنەکردنی ئەو کەسە ئەرکی کۆمەڵگانێ ئەرکی هەموو کەسێک نییە یعنی بێت قسە لەو شتانە چونکە ئەو ئینسانە بەرچۆ لە هەر ڕوویەکەوە بڕوانی کێ لە مرۆڤە مەسئولە یعنی مرۆڤ بەرامبەر بە قانون بەرامبەر بە یاسا بەرامبەر بە شەریعەت بەرامبەر بە خوا یعنی بەرامبەر بەمانە ئەرک و مەسئولیەتی تیا ئەمانەش هەموو ڕێو شوێنیان داناوە کە چۆن ئەو کەسە لەو تاوانە دوور بکەوێتەوە و ئەو ڕێو شوێنانە هەمویان لە بنەمادا دروستن کە تۆ یعنی چەند با بڵین بشکەویتە هەڵەوە بکەویتە ناو تاوانکردنەوە ڕێگەیەکەیە کە بتوانێت ئەو تاوانانە بەجێبێڵی بکەویتە سەرژیانێکی ڕاست کەسی وایە لە بەروی هەڵەیەکی لێوە شاوەتەوە تاوانێک هەتا دنیاە یعنی هەتا کۆتایی ژیانیەوە بوو بەلەکەیەک و بە پەڵەیەک و وتراوەتەوە بەرامبەری ئەمە ئینسان تێگەشکێنێ لە ڕاستیان متمانەی بەخۆی بۆ نایەڵێ یعنی جۆرێک لە شەرمکردن و ئەوانەی بۆ دروستە بێ و ناتوانێت یعنی تێکەڵی کۆمەڵگە ببێ یعنی ئەمانە وەکو بڵێ ئەم جۆرە مامەڵەیە زۆر کاریگەری نادروستی هەیە تەمەنێکەیە تەمەنێکی زۆر هەستیارە تەمەنی هەرزەکاری ینی باسی مناڵیمان کرد و بەڕێز بوردی کە تۆ بناغەکە دائنەی ئیتر بۆی کەم مناڵە لە داهاتوە لە قۆناکانی ترا بتوانێت بەخۆی هەبێ بەڵام زۆر جا لە تەمەنی هەرزەکاریە لەبەرەوەی گۆڕانکارێ جەستەیەکان و هەروەها بە تایبەتی لە کوڕ و کچی شاپە بە پێچیاوازی ئەیانێ خۆیان بڕیار دەربن ئەیانێ خۆیان لەسەر پێی خۆیان بۆستن و جارێ قەلەقیشت لەوەی کە لە بناڵی دەرچوون یاخود لە تەمەنێکی گەوریان یا لە تەمەنێکی زۆر ناوەڕاستە لەم تەمەنەیە چەند گرنگە ئێمە وەکو خێزان بە هەستیارترەوە لەگەڵیانە مامەڵە بکەین وەکو سیستەمی خوێندن ئەویش بە هەستیارترە چکە بۆ ئەگەر خوێندن و خێزان هەماهەنگ نەبن ئەو کەسە ئەکەوێتە بینی دوو بابەتی زۆر خراپەوە ینی ڕێچکەکەی لێ تێگەچێ ئەو تەمەنە زۆر شتی تایە ینی ئەوێ بڕیار بات ئەوێت خۆی خاوەنی شتەکان بێ ئەوێ کاس دەکات جەستەی گۆڕانکاری بەسەراتوە کچێکە ڕووینایە لای دایکی قسە بکە کوڕێکە دەنگی گڕ بووە ئەوێ خۆی وەکو باوشی دەسەڵاتیە بێ بەڵام ئێمە ناچین ئەمە بشکێنین یین بە شێوازی گفتوگۆ قسەی لەگەڵاکەین ئەم ڕێگایە چۆن بتوانین لەگەڵ گەنجەکانمانە بیگرینە بەر بۆی بە عقارێکی خراپانە ڕۆژکەیتر لەو تەمەنیا دەرگاکانی لێکرێتەوە بۆ ئەوەی کە ئایندەی خۆی دیاری کات بەڵێ بێگومان یعنی وەکو تۆ وتت دوای قۆناغی مناڵی قۆناغی هەرزەکاری دەست پێەکە کە قۆناغێکی زۆر هەستیارە هەموو تاکێک لەم قۆناغەیە هەست بەوە ئەکا کە لە ڕووی جسمیەوە
لە ڕووی جستەیەوە گەورە بووە گۆڕانکاری لە دەنگیا دروست بووە یعنی جۆرێک با بڵین هەستی بۆ دروست هەبێت ئەو قۆناغی مناڵی بەجێ هێشتووە و خەریکە بە قۆناغی گەورەبوون و پێگەیشتن ئەگات وەکو بڵێ ئەتوانم بڵێم یعنی ئەوە نیە یعنی جۆرێک لەوە ئەڵێ منیش پیاوەم یعنی خۆی بە پیاوەسانێ بەڵام لە ڕووی عەقڵیەوە وانە یعنی هێشتا ئەم کەسە ماویەتی یعنی بە تەواوەتی پێ بگە ئەمە جاری وایە بە هەڵەیە ئەبا کە سەیری توانە جسمی و جستەیەکانی ئەکات یعنی کە لەو کاتەیە ئەو گەشەکردنە تۆزی خێرایە بەڵام لە ڕوویەکی تریشەوە یعنی وەکو بڵێ ئەمە سەرەتای ئەوەیە کە ئەو بیرکردنەوەی زیاتر دابمەزرێت و با بڵێن توانە عەقڵیەکانی زیاتر بەگەڕ بخە بەڵام هێشتا نەگەشتۆتە ئەوە لەبەرەوە یعنی کۆمەڵێک هەڵایان کۆمەڵێک با بڵین وردە کێشە لەم تەمەنەیە بۆ ئینسان دروست هەبێ شتەکانە بێ زۆر ئاسایی زۆر تەبیعی وەربگیرێن یعنی کە کەسێک لەم تەمەنەیە ئەوانە یعنی بڵین نازانێکە ئەمە هەڵەیە نازانێکە ئەمە تاوانە نازانێکە هەندێکی پەیوەندی بە خۆیەوە نیە وەکو وتم یعنی پەیوەندی بەو قۆناغی تەمەنەوە هەیە لەبەرەوە دەوروبەر جارێ ئەبێ بە شێوەیەکی زۆر تەبیعی و ئاسایی مامەڵە لەگەڵ ئەمایە بکە ئەوەم شتانە لای کەس تاوان نین وەکو وتم نە لە بەرامبەر قانون یعنی ئێستا بۆ نمونە قانون یعنی شەریعەت ئەمانە تەمەنێکیان داناوە کە ئینسان دەچێت تەمەنێکە تاوانبارە یعنی تەنانەت ئینسان ئەگەر لە تەمەنی مناڵیەوە تا نەگاتە و تەمەنی پێگەیشتن یعنی کۆمەڵی تاوانی گەورەشەی لی بوەشێتەوە لەسەر ئەو تاوان نییە بەڵکو لەسەر دایک و باوک و کۆمەڵگا و ئەوانە بەرپرسیارن بەرامبەر بەوە لەبەرەوە یعنی ئەمە زۆر جار یعنی کەسێکە نەگەشتۆتە تەمەنی 18 ساڵی تەمەنی پێگەیشتنەوەی کە پێوترێت تەمەنی پێگەیشتن تۆ یە جۆرێن لە مامەڵەی لەگەڵا ئەەکەی کە مامەڵەی با بڵین دادگاییکردنە مامەڵەی محاسبەکردنێکی تونگوتیژە نەک مامەڵەی ڕێنمایی و ڕاستکردنەوەی هەڵا ئێمە بۆ مناڵ بۆ هەرزەکار پێویستمان بە ڕێنمایی و بە ڕاستکردنەوەیە ئەم مامەڵەیە جیایە لەوەی کە تۆ بیت وەکو تاوانبار سەیریم کەسە بکەی کە ئێمە بینی ومانە یعنی وەکو تاوانبار زۆر جار لە ماڵەوە لە قوتابخانە لە شوێنەکانی تر یعنی مامەڵە لەگەڵ مناڵ لەگەڵ هەرزەکارە ئەکرێ کە وەکو بڵێ تاوانێکی کردبێت لە ڕاستیە ئەم مامەڵەکردنە لەگەڵ ئەوە کە نەگەشتۆتە ئەو تەمەنی کە تاوان لەسەری حساب بێ تۆ یعنی بە هەڵەیە ئەبات یعنی ئەو کەسە هیچ شتێکی بۆ ڕاست ناکەیتەوە لە ڕاستیە ئێمە لەو تەمەنەیە ئەوەی لە سەرمانە ڕێنماییکردن و ڕاستکردنەوەیە ڕێنماییکردن و ڕاستکردنەوەش بێگومان زمانی تایبەتی خۆی هەیە و هەر تەنها نەش بەستراوە بە قسەکردنەوە هەندێکی تری بە هەڵسو کەوت و بە کۆمەڵێک شتە لە دەوروبەر و لە دایک و باوک و لە قوتابخانە و لەو شوێنانەیە کە بیبینێ لەبەرەوە یعنی ئەگەر ئێمە مامەڵەکەمان بەو شێوەیە بێ بێگومان ئێمە زیاتر یعنی کێشە بۆ ئەو گەنجە کێشە بۆ ئەو هەرزەکارە دروستەکەین لە ڕاستیە ئاگامان لێ نەبێت لەو تەمەنەیە لە ڕاستیە سەرەتای تەمەنی لادانەوە ئەوەی کە پێوترێ ئینحراف لە ڕاستیە با بڵین مامەڵەی زبر و تونگ و تیژ و یعنی تۆ ڕێگەگرتن لە کۆمەڵێشت و ئەویش متمانەی بەخۆی هەیە و هەستەکە گەورە بوو هەستەکە نازانم چی ئەوانە یعنی ئەمە ئەم فشارە جۆرێک لە تەقینەوە جۆرێک لە با بڵین کاردانەوەی خراپ بەدوای خۆیان ئەهێنێ کە ئەوەی تر بە دوای دەرفەتە ئاگەڕێ کۆمەڵی شت هەیە بیکە بەڵام ئەگەر تۆ هاتی یعنی ئەوەی کە چاوپۆشیت لە هەڵەکان کرد و دوای لە کاتێکی ترا یعنی کەوتیتە ڕاستکردنەوەی هەڵەکان بە ڕێنماییکردن بەوەی کە تۆ مەترسی ئەم جۆرە شتانە بەتایبەت بتوانی بە پرسیارکردن لەو کەسە خۆی بۆی بیر بکاتەوە لە جیاتی من بڵێم ئەمە مەکە ئەوە مەکە ئەوە جارێ ئەم وشەیە زۆر سەلبیە کە تۆ بە بەردەوامی بە مناڵ بڵێ مەکە دانیشە نازانم دەست بۆ ئەوە مەبە چی مەبن یعنی تا بتوانین وشانە بەکارنێن وەکو وتم بەدیلەکە ئەنجا لەو تەمەنی هەرزەکاریە بتوانین حتا لە تەمەنی مناڵیشە بتوانین پرسیار لەم کەسە بکەین بۆی هەستی بجوڵێنین بۆ نمونە ئەو گەنجە فێر بووە لە کەسێکی ترەوە جگەرە کێشەیان نازانم چیە کات و ئەوانە ئێمە بین پرسیاری لێ بکەین بیر بکاتەوە تۆ بۆ جگەرە کێشی ئەم جگەرە کێشانە سوودی هەیە یا قازانجی هەیە با خۆی وەڵام باتەوە خۆی وەڵام باتەوە باشە ئەمە من لەبەر ئەوە یان لە فڵان کەسەوە فێر بووم و ئەزانم کە زەرری هەیە با خۆی بڵێ زەرری هەیە ئەو کاتێک کە خۆی لەسەر زمانی خۆی وتی ئەمە زیانی هەیە ئەمە جۆرە لە بیرکردنەوەی بۆ دروستە بێ وانە تۆ ئاسانتر ئەتوانی پێی بڵێ جا بۆ واسی لێ نانی بۆ خۆ دەخەیتە ئەم هەڵێ کە ئەزانی ئەمە زیانەکانی بڵێ با من هەندێک زیانی تریشت پێ بڵێن وانە تۆ هەرە و زیانە ئەزانی بەڵام من ئەزانم کۆمەڵی زیانی تریشی هەیە یعنی من ئەمانە یعنی کۆمەڵشتی ئەزمون کراون کە ئەیڵێم و باسیەکەم یعنی کاتێک ئەم کەسە بیرکردنەوەیە گۆڕێ بەڵام من بێم ئەوە مەکە جگەرە مەکێشە نازانم چی مەکە منە و دقەیە سەرکوتیەکەم ئەو دقەیە لەوانەیە قەناعەت بکە لە ترسانە نەزانچی بەڵام کاتێکی ترنا بەس کاتێک قەناعەتی لە ناخەوە بۆ دروستە بێ ئەگەر و دقەیەش وازی لێ نەهێنێ بەرە بیرە کاتەوە کە وازی لێ بێن ئێمە بێ بیرکردنەوەی مرۆڤەکان بەرامبەر بەم شتانە بگۆڕین بە تایبەت بە وەکووتم بە پرسیارکردن
یعنی حتا لە مناڵیشە یانێ کە شتێکە کادی وەرە بزانمەوە چی بووە ئەمە ڕاستەیە هەڵەیە ئەمە یعنی تۆ بەم شێوەیە یعنی با خۆی شتەکە بڵێ با خۆی بڵێ هەڵەیە کە خۆی وتی هەڵەیە ئەتر زۆر جارێمە کێشە بینین لە مناڵە لە قوتابخانە لە هەرزەکارە یەکسەر بانگەگرێن محاسبەکرێن لێدان و نازانم چی و دوورخستنەوە بانکردنی دایک و باوکو کێشەکە جاری وایە یعنی زۆر کێشە بۆ گەورە بۆ کە دایک و باو بانکراوە لە قوتابخانەوە یعنی بەتایبەت خۆ ئەگەر تۆ نەزانین ئەم باوکە ئاستی خوێندەواری و هۆشیاری و نازانم چی ئەو شتانەی چۆنە کێشەکە من یعنی بە چاوی خۆم یعنی کۆمەڵی کێشەی بەو شێوەیە بینیەوە کە گەورەتر بووە بەرامبەر بە کچ بەرامبەر بە کوڕ بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە یعنی هەرزەکار بە ئەو تەمەنەی کە بەتایبەت ئەو تەمەنە کە ئێوە ئیشارەتان پێکرد یعنی لەوێ کاتێک کە تۆ نەزانی دەست بۆ چارەسەرەکە ببەی کێشەکان قوڵترەکەیتەوە یعنی هێشتا ئەگەر بێدەنگ ببی لە هەڵەکان لەوە باشترە کە تۆ دەست بۆ چارەسەرێکی هەڵە ببەی زۆر باشە ئایا تێکەڵاوبوون و پەیوەندە کۆمەڵایەتیەکان تا چەند فاکتەرێکە بۆ ئەوەی کەسایەتێکی لاواز کەسایەتێکی بەهێز و کەسایەتێکی لاواز لە یەکتری جیا بکاتەوە ئێمە زۆر کەسمان هەیە لەوانەیە نەتوانێت لە کوڕ و مەجلیسەکانە بتوانێت دوو قسە بکە لەگەڵەوەی کە کەسێکی زۆر زیرەکیشە بەڵام شەرمێ یاخود متمانە بەخۆنەبوونێکی هەیە لەوەیە کە ناتوانێت قسە بکە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیان و تێکەڵاوبوون هۆکارە بۆی کە ئەم کەسە کەسایەتێکی بەهێزی لێ دەرچێت لە داهاتووە بەڵێ بێگومان جارێ هەر لە سەرتاوە یعنی وەکو بڵێ مناڵ هەست بکە کە کێشەیەکی لە قسەکردن و لە دەربڕینی ڕاو بۆ چوونەکانی و داواکاریەکانیە کێشەیەکی نییە یعنی هەست بکە کە ئەمە تاوان نییە قسەیەکە کات و ئەوانە و نەترسێ لە هەڵەکردنە بێ هەڵە بکە بێ بۆیشی ڕاستکەیتەوە کە مناڵ بەم شێوەیە پێگە و دواتر تێکەڵاو بوون با بڵێن لەسەر ئاستی خزم و کەسوکار و دەوروبەر و کۆمەڵێک بۆنە و مناسبەی کۆمەڵایەتی وانە ڕێکخستنی با بڵین ئاهەنگی ڕۆژی لەدایک بوون و کۆمەڵێک شتی تری لەم شێوازە و ئاکات کە مناڵە بەرەبەرە متمانی بەخۆی دروستە بێ و فێرە بێ کە قسە لەگەڵ کەسانی دەوروبەری خۆیان بکە و یەکسرە بێ لە ڕاستیان مناڵ یعنی هاوڕێی بۆ بدۆزرێتەوە لەگەڵ برا و خوشکەکانی خۆیان بێژگە لە برایەتی و خوشکایەتی مامەڵەی هاوڕێیانش بکە دواتر لە کەسوکار یعنی بڵین ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیش لاواز بێ ئەگەر نازانم دووریش هەبێ چی هەبێ تۆ ئەبێ لەبەر مناڵەکان یعنی ئەبێ لەبەر مناڵەکان ئەگەر خۆت مەجارت نییە نازانم چیت بێگومان یعنی هەندێک ئێمە ئەزانین یعنی کۆمەڵێک لەمڕۆ بیرکردنەوەی هەڵەمان هەیە لەبارەی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کە لە ڕاستیان مەزەرەر و زیانێکی زۆر گەورە بە مناڵانەگەیەنێ تۆ ئەبێ بە تایبەت یعنی کۆمەڵی مناسبە و کۆمەڵی سەردان و کۆمەڵی شتڕێک خەی بۆ یە مناڵە بتوانێت لە سەرتاوە تێکەڵ بە هاوتەمەنەکانی خۆی ببێت تێکەڵ بە کەسانی تر ببێ و قسەی تر لە کەسانی ترەوە ببیستەوە بتوانێت قسە لەگەڵ کەسانی تر لەو سەرەتایەوە بکە لەگەڵ مناڵە زۆر پێویستە کە مناڵی یعنی دوای ئەو تێکەڵاوبوونە لەگەڵ خزم و کەسوکارە تێکەڵاوبوونی لە کۆڵان و لە مناڵانی گەڕک و نازانم لەو شوێنانەیە هەبێ ئەو یاریکردنە طبیعیە نابێت تۆ ترسێکی زۆرت لەوە هەبێ کە مناڵەکە نازانم بچێتە ناو مناڵان کێشەی بۆ دروستە بێ لە یا نازانم چیانە بەڵام تەوان پێویستی بە چاودێریەوانە یان تۆ ئاگات لە هاوڕێکانی بێ نزیک بێ لە خۆتەوە یان چاودێریکی با بڵین ناڕاستەوە خۆی ئەبێ بکەیت یعنی کەیتەوە بۆ ماڵەوەگەت شتێکی هەبێ ئەتوانی ڕێنمایی بکەیت ئەو ژینگەی ناو کۆڵان و مناڵیش کە بەداخەوە یعنی ئێستا لەبەر بەکارێنانی مۆبایل و شاشە و بەسەربردنی کاتێکی زۆری مناڵان یعنی لەگەڵ ئەم لەگەڵ شاشە لەگەڵ ئەم جۆرەشتانەیە وای کردووە کە تۆ بەدەگمەن یعنی مناڵە بینی لە ناو کۆڵانە یاری بکە کەمە تەوان هەم دیمەنێکی زۆر جوان بوو یعنی کە ئێمە بەشێکە لە خۆشیەکانی ژیانمان کە لە ڕاستیا بینی ومانە ئەمە یعنی ئەم مناڵە زمانی پێگە زمانی یعنی زمانی گەشەکە با بڵین کە لەگەڵ مناڵانی تر قسەکە تەمانێک مناڵە گەر تێکەڵ نەبێ زمانیگە بەتایبەت کە ئێستا یعنی بەشێک هۆکارێک لە هۆکارەکانی گەشە نەکردنی زمانی مناڵ بەکارهێنانی ئەو جۆرە ئامێرانەیە بە شێوەیەکی زۆر و زیاد لە حەد یعنی ئەتوانم بڵێم یعنی تر توانای قسەکردنی لاوازە بێ لە ڕاستیە توانای بیرکردنی تەرکیزی نازانم چی ئەمانە بەڵام بە پێچەوانەوە کە لەگەڵ مناڵانە ئامادە ئەبێ دواتر کە ئەچێتە ناو قوتابخانە یعنی ئێمە من لە قوتابخانە بۆ نمونە کۆمەڵی قوتابیمان بینی و قوتابی خاوەن پێداویستی تایبەتن و ئەمانە خۆیان کۆمەڵێک یعنی با بڵین کەم تواناییان هەیە بەڵام کاتێک کە هاتوون تێکەڵ بوون لەگەڵ کۆمەلگا ئەم مناڵانش مناڵە بۆ کێشەی زمانی هەبوو هەر خۆی لەبەرەوەی یعنی با بڵین یعنی جۆرێک لە نەخۆشی جۆرێک لە کەم توانایی هەبووە ئەوەی کە کاریگەری لەسەر زمانوانە هەیە بەس کاتێک کە تێکەڵە بێ ئەم زمانە گەشەی کردووە من یان چەندین نمونەم بە چاوی خۆم بینیوە بەرەبەرم کەسە کێشەی زمان و قسەکردنی بۆ نەماوە چ جای ئەوەی یەکی خۆی زمانی طبیعی بێ باشە زمانی ئاسایی بە هیچ کێشەیەکی نەبێ لە زمانیا لە هەڵسو کەوتیا کۆمەڵی هەڵسو کەوتی تر یعنی کۆمەڵێک ئەو حاڵەتانەی پێیانەوترێ ئۆتیزم و حاڵەتانی پێیانەوترێ داون سیندرۆمەمانە کۆمەڵێک کێشەی هەڵسو کەوتیانەیە کێنە ناو مناڵانەوە
ئەم هەڵسوکەوتە ناڕاستە و خۆ لە مناڵانی ترەوە یعنی ڕاستە بێتەوە یعنی ئەو بەبێ ئەوەی بخۆی بزانێ هەڵسوکەوتە ڕاست و دروستەکان لە مناڵانی ترەوە وەرەگرێ یعنی سیر کە ئەم تێکەڵبوونە ئەنجاوەرە ئەگەر مناڵێک ئاسایی بێت تێکەڵاوی بکە بێگومان یعنی باشتر توانەکانی پێگەن هەڵسوکەوتی بە شێوازێکی ئاسایی چونکە ئەم کەسە گەورەیە بێ هەرە بێتە ناو کۆمەلگاوە تۆ لە سەرەتاوە ڕێگەی لێگری و ژینگەی بۆ ناسازێنی ئەمە لە داهاتووشا پێوەی دیارە با بشتێتە خوێندنگەیەکی تایبەت و با بڵێن بڕوانامەیەکی بەرز بهێنێت و تۆ هەر بکەیە بە شێوەیەکی تایبەت و نازانم چی ئەوانە پێ بگە ئەمە لە ڕاستیە لە داهاتووشا یعنی ئەم کەسە گەر بڕوانامەیەکی بەرز و گەورەشی هەبێ ناتوانێت مامەڵە لەگەڵ خەڵکا بکە ناتوانێت لە خزمەت بە خەڵک بکە ئەرک و کارەکەی بە شێوازێک جێبەجێ بکات کە بڵین بتوانێت یعنی خزمەتێک پێشکەش بە کۆمەڵگەکە و دەوروبەری زۆر باشە کانە بەس بینە سەرەوەی کە ئەو کەسانی کە متمانەی خۆیان لە دەستەوە یعنی زۆر جار خۆیان واستەکەن متمانەکان لە دەستەوە بۆی کە لە کۆمەڵێک کارە لە کۆمەڵی ئەزمموی ژیانی خۆیان شکستیان هێناوە ئیتر واستەکەم کەسە زۆر جار کە پرسیایشی لێ کەڵێ واز لە من بێنە من تازەوەی کە بە من ناکرێتەوە بەوەی کە دەستمە بە دەستمەوەڵە دەستمە ئاڵتون بوو بە خۆڵ بە دەستمە ینی زۆر جام نمونانە هەیە لە ناو کۆمەڵگە کە تۆزێ بە زمانی خەڵق قسەکەین ئەم جۆرە کەسانە ئەتوانی جارێکی تر بێنەوە سەر و ڕێزگەی ژیانی کە متمانەیەکی باش بە خۆیان بێت کاڵین هەموو شکستێک ئەتوانێت جارێکتر سەرکەوتنێ بە تۆ بەخشێ چۆن ئەتوانینەوە کەسانە جارێکتر بێنەوە سەر و ڕێگای باڵێ ئەم پرسیارە تاوان وەکو بڵێ ینی ئەوە هێنێ کە ئێمە زۆر قسەی لەسەر بکەین بەڵام هەرچەند یانێ بەپی دەرفەتەکە هەندێکی شارەتەکەین چونکە لە ڕاستیە بەشێک لەو کەسانەی کە لە کۆمەلگایە تێگەشکێن و ئەبنە کەسێکی سەلبی و ئەبنە کەسێک با بڵین کێشە بۆ خۆیان و دەوروبەر دروستەکەنیان تووشی جۆرێک لە گۆشەگیری ئەبن بەشێکی لەوەیە کە ئەم کەسان لە تەمەنی مناڵیان لە تەمەنی هەرسەکاریان لە تەمەنی گەورەبوون و پێگەیشتنیشە ڕوبەڕووی وەکو بڵێ یان کێشەیەک یان هەڵەیەک یان تاوانێک یان شکستێک بۆتەوە لە بەرنامەی ژیانیا بۆ نمونە دەرنەچوون نهێنانی نمرە نازانم چی ئەم جۆرەشتانە لە خوێندنە ئەمە زۆر جاری ینی واکە و کەسە بڵێ تر تەواو ینی من کۆتاییم پێهات لە ڕاستیە بێگومانەمە یعنی بیرکردنەوەیەکی هەڵەیە ئەبێ جارێ ئەم کەسە یعنی بە بیرکردنەوە ئەم بڕیارە بە یەکسەر ئەم بڕیارە نەیە بڵێ من تەواو بووم ئێمە یعنی نەک هەر ئەتوانین یعنی با بڵین شکستەکان وا لێ بکەین کە دامان نەبرن لە کۆمەڵگا و شکستمان پێ نەهێنن لە ژیان جاری وایە شکستەکانە بنە هۆکاری داهێنان و ئەزمموی زیاتر باشە یعنی کەسی وایە بۆ نمونە ساڵێک لە خوێندن دواکەوێ ئەڵێ مادام دواکەوتن یا کەوتن یامانەوە ئەوەندە یعنی خەمهێنەرە و ئەوەندە قورسە من مەرج بێ جارێکی تر یعنی من ئەوەم هەردیسان بە کردەیی بینیوە کەسی وا هەبوو یەکجار لە تەمەنی خۆیە لە قوتابخانە کەوتۆ ماوەتەوە دوای ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە بتوانێت ساڵانی داهاتوو نمرەیەکی زۆر باش بێنێت یان تۆ سیرکە ئێمە نەگەرەتوانین خۆمان ڕاستکەینەوە توانین شکست بکەینە هۆکاری داهێنان و دەرکەوتنی توانای زیاتر و پشت بەخۆبەستنی زیاتر تۆ سیرکە یعنی لە جیهانە کۆمەڵێ کەسی هەڵکەوتو و ناودار ئەبینین یعنی کۆمەڵی خەڵکی زۆر ناودار کە ئەم کەسانە بۆ نمونە توانایەک لە توانە جستەیەکانیان لە دەستداوە بۆ نمونە بتۆڤن وانە مۆسیقارێکی گەورە ئەمە توانای بیستنی نییە بەڵام یعنی کاتێک کە تۆ بیر لەم یعنی کەسە ئەەکەیتە وەکو هونەرمەندێکی گەورە هەر بیرت بەلای ئەوەیان ناچەکەم کەسە توانای بیستنی لە دەستداوە یان کەسێکی نابینا تا لە ناو وڵاتی خۆمانە یعنی کەسانی نابینا خەڵکی زۆر هەڵکەوتویان تیا دەرکەوتووە بۆ نمونە مەلا حەمدون شاعیرێکی زۆر بلیمەت کەسێکی زۆر بلیمەت و لە کاتێکا نابینا بووە یان ئەم نابینانە توانایەکی سەیری لەبەرکردنیان هەیە ئەها سیرگە یعنی جاری وا هەیە تۆ ئەگەر بیرکردنەوەیکی باشت هەبێ بۆ نمونە کەسێک کە توانای بینینی لە دەسەیە لەوانێت توانایەکی تر تەرکی زەخاتە سەر بیستنی ئەم توانایی ئەوان سیرەکەی لە تواناکەی ئێمە زۆر بەهێزترە من لە بابەتێکە باسی لەوە کەم تواناکانی کەم توانایان یعنی ئەوان کۆمەڵە توانای تریانەیە کە لە ئینسانی ئاساییانە ئەم توانایی ئەگەر بەگەڕ بخرێ یعنی کاری لەسەر بکرێ و دەوروبەر یارمەتی دەربێ ئەم کەسە لە ڕێگەی توانەکانی تریەوە نەک هەر ئەبێتە کەسێکی سەرکەوتووە بێتە کەسێکی داهێنەر ئەبێتە کەسێکی بەناوبانگە بێتە کەسێکی هەڵکەوتوو لە ڕاستیە لەبەرەوە نەک هەر ئەتوانین یعنی شکست وامان لێ نەکا کە تێک بشکەین بە یەکجاری بەڵکو ئەتوانین شکست بکەینە هۆکاری یعنی با بڵین بەرەو پێشوونێکی زۆر
هۆکاری ناوبانگ پەیداکردنێکی باش لە ڕاستیە جا بەشێک یعنی کۆمەلگاش تۆزە ڕۆڵێکی خراپ ئەبینن لەو ڕۆوە کاتێک کەسێک سەرکۆنە ئەکەن لەسەر وەکووتم هەڵەیەک تاوانێک نازانم دواکەوتنێک لە خوێندن یان ئەوانە یعنی ئەمە وای لەکە جۆ مناڵی وایە بۆ نمونە ڕۆژێک بەیانە یعنی درەنگێت بۆ قوتابخانە تامانەمە یەکەم جار بە نەزانین ئەمە بە هەڵە لەسەری حساب بە تاوان لەسەری حساب ناکرێت ئێمە وتمان ئینسان تا نەگاتە تەمەنی 18 ساڵی ناتوانانی بڵێ ئەمە تاوانە ئەبێ پێی بڵێ هەڵەیە باشە هەڵە و تاوان فەرقیانەیە بە دوای تاوانە محکەمەکردن و دادگاییکردن و محاسبەکردن و سزا و ئەمانەیەت بە دوای تاوانە بەڵام بە دوای هەڵەکردن چیت ڕێنمایی و ڕاستکردنەوەیت لەبەرەوە یعنی کەسێک کە با بڵین تووشی شکستێکە بێ لە ژیانیا لە ژیانی بۆ نمونە یعنی کارکردن و بازار و بازرگانی و کۆمەڵێشتی ترە یعنی کە ئینسان ئەم جۆرە هەڵانی ڕوبەڕوە بێتەوە بەڵام ئەبێ یعنی بیر لەوە بکاتەوە بۆ نمونە ئەگەر بتوانێت ئەزمموی کەسانی تر بخوێنێتەوە وانە یان تۆ یەکێ لەو شتانەی کە مرۆڤ لە ژیانیا زۆر یعنی ئەتوانێت پێی بگەێنەوەی کە تۆ بتانی ئەزمموی ژیانی کەسانی تر بخوێنیتەوە یعنی خۆشبەختانە کۆمەڵێک کتێبی زۆر لەبارەی یادداشتەکان و نووسراون ئەو کەسانە گەر کەسانی باز لە تێکشکاویەکانی خۆیان و دوای باز لە توانەکانی خۆیان و پێگەیشتن و ئەوانە ئێمە بینیومانە یعنی خەڵک لە توانایەکی زۆر کەم و لاواز و ئەوانەوە بۆ نمونە توانایەکی مادی زۆر لاوازەوە لە شاگردیەکەوە لە شتێکەوە بۆ بە بازرگانێکی گەورە دەوڵەمەندێکی گەورە ئەمە یعنی لە چیەوە ئەم توانایە ئەبێ بزانین کۆمەڵێ توانای ئێمە هەیە جارێ هەستی پێ ناکەین ئەبێ هەنگاو بنین لە کاتی هەنگاونانە توانەکان دەرەکەون تۆ نەڵی منم هەنگاوە نانێم نا یعنی لە ڕاستیە ئێستا بۆ نمونە تۆ نامەیەک بۆ هاوڕێیەکت بنووسی لە سەرتاوە دێرێک لە نامەکەت لە بیرە بەستا ئەم دێڕە نەنووسی دێڕی دوایی بەدوایانایەت لەبەرەوە بێ دێڕی یەکەم بنووسی دێڕی دوایی خۆیت مرۆڤ یعنی خۆی بیرەکاتەوە وڵی من کۆمەڵشتم لە ڕابردوو ئەنجامداوە ئێستا بیری لێکێت و باش چۆن لە توانای منە هەبوو ڕۆشتم یعنی بەتایبەت ئێمە کۆمەڵی ڕووداومان ئەم تەمەنی ئێمە کۆمەڵی ڕووداومان لە ژیانی خۆمانە لە مەترسی لە نازانم لە ڕاکردن لە هەڵاتن لە چی لە کۆمەڵێشت بینیوە یعنی لە ڕاستیەکە ئیجێڕینەوە یعنی لەوە چێ کەسێک کە تۆزێ پێ نەگەیشت بێ زۆر بە شتێکی واقعی نەبینێ ئەمە لە کاتێکە ئەمە واقع بووە تۆ بیرەکەیت و من ئەم توانایم چۆن هەبوو چۆن لەم با بڵین لەم کارەساتە خۆم دوورخستەوە چۆن خۆم ڕزگار کرد یعنی کۆمەڵێ توانای ئینسان هەیە لە کاتی با بڵین هەوڵدانەکانە لە کاتی هەنگاونانە لە کاتی ئەوەیە کە تۆ ئیراتت هەبێ دەرەکەون نەڵێ ئەوە سە من توانام نییە و تەواوی یعنی قوفڵ بووم نە هەنگاو بنێ با بڵین ئەگەر نزیک بوویتەوە لەوە هەنگاوێکی تر بنێ ڕێگەیەکی تر بدۆزەرەوە بیرکردنەوەکانی خۆت یعنی وا لێ بکە کە بیرکردنەوەیەکی باش و ئومێد بەخش بنی یعنی لە سنووری خۆیان دواتر یعنی ئەبێ کۆمەڵگەش هاوکار بێ لەم ڕۆوە کە بتوانین ئینسانەکان بەرەو بنیاتنان بەرێ دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە بتوانین هەر لەو خاڵی تۆ باسە کرد هەمیشە شکستەکان بە ئەزمونێکدانین بۆ ژیانی خۆمان چکە مرۆڤەکان هەمیشە هێز و توانایەکیانەیە کە توانن بەربەستەکان تێپەڕکەن و بتوانن جارێکتر متمانە بۆ خۆیان دروستکەن دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس سپاس بۆ ئێوەش زۆر سپاس